کۆلێنکردنی خەڵکی بە پێی باوەڕەکەوێ باوەڕهێنان بە خوای گەورە وەکو وتمان هەروتەیەک نییە خاوەنەکەی بیڵێت و وابزانێ بەسە نابێت لە دڵیا چەسبیوێ بە زمانی قراری کردوێ بەکردەوەش سەلمان دەبێتی ئەمە سێ گۆشەیەکە برانی بەڕێز ئەم سێ دڵ و زمان و کردەوە پێکهاتەی باوەڕن پێکهاتە یعنی بەبێ ئەمە تەرکیب نابن یعنی چۆن ئێستا مادەیەکی کیمیاوی بێنین مثلا خوێ NaCl ئاو H2O بۆ نمونە هایدرۆجن ئۆکسجینە ئەمە پێکهاتەکەین یعنی بە تەنیا توخمێکی بگری سۆدیۆم بە تەنیا بگری نابێ بە خوێکە تەرکیبێکی تریە ئاو لە ئۆکسجین و هایدرۆجین پێکاتەوە بەڵام بە تەنیا ئۆکسجین بگری هیچ نییە ئەوە کە بە هەناسە هەڵیەمژی هەردووچیان بە ڕادەیەکی تایبەتی خۆیان بوون ئەمە پێوترە پێکهاتە ئیمانیش بریتە لەوەی لە دڵ چەسپیوە لەوەی بە زمان وتوتە لەوەی بەکردەوە سەلماندووتە باوەڕ بە دوانیان دروست نابێ هەرە بێ هەروکو تیشم طبعا ئیمانێکی عرابیانەیە بکات هەرە بێ هەرسێکیان پێکەوە بنیە ئەمە وەکو سێ گۆشەیەک وایە وەکو سێ لای سێ گۆشە وایە کە هەر بە هەرسێکیان سێ گۆشەکە دروست دەبێت تۆ لایەکیان لێکەیتەوە ئێبێ بە زاویە گۆشەیە دەرەچێت دوو لای لێکەیتەوە هەر خەتێک دەرەچێت بەوەش ناوترە ئیمان هێنا بە پێی ئەم سێ پێک هاتەیە پۆلێنەکرێ خەڵکەکەش کە ئەم کەسەی بەدڵ باوەڕی هەیە و بە زمان شاهیدیدا و بەکردەوەش نیشانیەدا ئەوە مسلمانە ئەمەی ئەیڵێم تەقسیم بەندی ئیمامی بەیزاوی ڕەحمەتی خوای لێبێ کە لە تەفسیرەکەیە فەرموویەتی لە تەفسیری سوورەی بەقەرەیە من کردومە بە جەدوەل لە ئەسڵ ئەو کەسێک کە بەدڵ باوەڕی هەیە بە زمان شاهیدیدا و بەکردەوەش تەسلیم بۆ سەلمان دوێتی ئەوە مسلمان ئەو کەسەی بە زمان شاهیدی داوە بەکردەوەش نیشانی داوە بەڵام لە دڵیا باوەڕی پێینی ئەو منافق دوو ڕوە ئەو کەسەی بە زمان شاهیدیەکە نەدا بەکردەوەش ئیمانداری نیشان بدایان نەیدا کافرە و لێ قبوڵ ناکرێت ئەو کەسەی باوەڕەکە لە دڵیا هەیە بە زمان شاهیدی داوە بەڵام کردەوەکانی نوقسانە و نایکە ئەگەر گوناحی کوفرینی نەبێ ئەوە فاسق ئەوە مسلمانێکی منحەریف ئەوە طبعا ڕسمی جەدوەلەکەم کردوکە ئینشاءڵڵا بۆ شتانە نێرم بڵاویەکەینەوە حەول و قووەتی خوایە لەو کتێبەشە طبعا بڵاو بۆت گوناحی کوفرینیش گوناح دوو جۆرە گوناحێکیان پێوترە گوناحی کوفرین وەکو یەکێ قورئان فڕێداتە ئاو دەستەوە ئیهانەیکە پێی کافرە بێت دەست بجێیتر علاقەی بەوە نییە ویستوێتی تۆ تووڕەکە یا خۆی تووڕە پێی کافرە بێ بەکردەوە کوفری معلومە و کوفری یعنی گوناحێکی کوفرینی کردو بەڵام یەکێکی تر بۆ نمونە لاپەڕەی قورئانی لەلایە و بەڵام سووتان دوێتی بۆ ڕێزی قورئانەکە سووتان دوێتی نایەوێ هەروە بە لاپەڕێکی شڕۆڵە و بمێنێتەوە و دوایەوە بکەوێتە بەرپێ بابی با بۆم لاولاوانەوەی سووتێنە لە شوێنێککە و سووتەکەشی تەبعا نەشارێتەوە ئەوەش هەر سووتاندنیا قورئانەکەی بەڵام ئەمەیان ئەجریشی لەسەر وەرەگری کەوابوو ئەو کەسەی کە مسلمانە ئەوەیە کە باوەڕی هەیە بڕیاری داوە بەکردەوە سەلمان دوێتی ئەو کەسەی دوو ڕووە ئەو کەسەیە کە باوەڕی نییە بڕیاری داوە بەکردەوە سەلمان دوێتی ئەو کەسەی کافرە باوەڕی هەبێیان نەیبێ بەڵام بڕیاری نەداوە بە زمانی وەکو یەکێک شەراب ناخواتەوە بەڵام ماڵە شەراب حەڵاڵ پێی کافرێ یەکێکە تامرە شەراب بخواتەوە بەس هەر لە حرامە پێی کافر نابێت ئەو پێوترە گوناحی فسقین یعنی بەو گوناحانەی کە ئینسان پێی کافر نابێت وەکو نەزەری کردووە ڕەشوەی وەرگرتووە یان شەرابی خواردووە یا زینای کردووە یان لەو بابەتە ئەنجا ئەو کەسەی کە بەقەدەر گەردیلەیەک باوەڕی لە دڵا بێ لە ئاگری دۆزەخ نامێنێت بەڵکو ئەوەی تیامێنێت و کە بەقەدەری خوای گەورە ڕادەوبڕی تاوانەکەی چەند بووە گوناحەکەی چەند بووە بەقەدەرەوە سزاکەیە چێژە و پاشان خێتە بەهەشت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ يخرج من النار من قال لا إله إلا الله وكان في قلبه من الخير ما يزن شعيرة ثم يخرج من النار من قال لا إله إلا الله وكان في قلبه من الخير ما يزن برة ثم يخرج من النار من قال لا إله إلا الله وكان في قلبه من الخير ما يزن ذرة
أفرمي حديثك طبعا حديثي بقول صحيح متفق عليه بخاري ومسلمة هردو كان جراويانته أفرمي هركس يقول بيتي لا إله إلا الله وبقدر دنك جويك باوري لدلا بوبيا لا أقري دوز خانا من توديت الدروة شتباشت پاشان هر کسی وتبێتی لا إله إلا الله بەقەدەر دەنکە گەنمێک باوەڕی لە دڵا بوو بێ لە ئاگری دۆزەخ دێتە دەرەوە پاشان ئەچێتە بەهشت. هەر کەسێک وتبێتی لا إله إلا الله بەقەدەر گەردیلەی تۆزێک تۆز و خۆڵکە لە تیشکی ڕۆژ دێتە ژوورە لە پەنجەرەکە و تۆز هەڵەستێ بەقەدەر ئەوە باوەڕی لە دڵا بوو بێ لە ئاگری دۆزەخ دێتە دەرەوە دیسە وای گەورەشی خاتە باشتر. کەوا بوو باوەڕ گفتار و کردار کانێکی نەزانیان ساویلکەیان دنیاخۆریان دووڕ و دوژمن بۆ شێواندنی پێناسەی باوەڕ و پێوە پابند نەبوون و نەهێشتنی کاریگەریەکەی وایان لە خەڵکی عەوام گەیاندووە کە گوایە کە ئەگەر کەسێک باوەڕی بە وجودی خوای گەورە هەبوو بڵێ خوا هەیە ئیتر بەسە بۆ مسلمانێتی و کەس ناتوانێت بۆی نییە بڵێ کافرە چکە بەلای ئەم نەزان و جێل و چەواشەکارانەوە مولحید کافرە چونکە باوەڕی بە وجودی خوای گەورە نییە. ئەمە بۆ چوونێکی تەواو پێچەوانەی قورئان و سونەت و واقعی بانگەوازی خوای گەورەیە کە لە مەکە بوو. خۆ قوڕەیش و کافرەکانی تر باوەڕیان هەم بە وجودی خوا هەبوو هەم بە دەسەڵاتی خوا هەبوو هەم بە ڕۆزیدانی خوای گەورە هەبوو بە سوودگەیاندنی خوای گەورە بە عەبەدیات دوورخستنەوەی زیان لێ باوەڕیان بەمانە هەمووی هەبوو. باوەڕیان بە سەرکەوتنیش هەبوو کە لە لای خوای گەورەوە هەبوو. باوەڕیان بە مافی پەرستن و وەرگرتنی دینەکەشی هەبوو بەڵام خۆیانیان دێمە لەسەر دینی ئیبراهیمین ئەوەی خوانی لەسەر بوو ئەوە بە دینەکەی خۆیان نەزانی بۆیە ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام هێنابووی پێیان سەیر بوو چۆن تۆ دین هیچکەت هێنا خۆیمەشار لەسەر ئەو دینین باوەڕیان بە فریشتە هەبوو بەڵام هەندێکیان وایان نەزانی کە فریشتە کچی خوان هەندێکی تر باوەڕیان وابوو کە جنۆکە زیانەگەێنن بەڵام ئەبێ ئەوانیش بپەرستن ڕازی بکرێن بۆی زیانەکە نەگەێن هەندێکی تریان باوەڕیان وابوو ئەبێ بت بپەرستن تا لە خوان نزیک بکەن یا تکایان بە بکەن لای خوای پەروەردگار زۆرینەشیان باوەڕیان بە پێغەمبەرەتی سەیدنا ئیبراهیم عەلەیهی سەلام هەبوو هەروەها بە زیندووبوونەوە و لێپرسینەوە چەندین لقە باوەڕی تریش بەڵام خوای گەورە هەر بە کافری ناساندن و پێغەمبەری صلی الله عەلەیهی وسەلەم ئەوەی بە مسلمانەتی بۆ حساب نەکرد کە خوێنیانی پێ حرام ببێ. خوای گەورە فەرمێ لە سوورەی زوخرف چەند ئاەتێک لەم بابەتە وەلئین سەئەلتەهم من خەلەق السەماوات والأرض لەیەقولونە خەلەقەهن العەزیز العەلیم. ئەگەر لێیان بپرسی کە چێ ئاسمانەکان و زەوی دروست کردووە ئەڵێن خوای دەسەڵاتداری زانا خەڵقی کردو. دەیان ئاەتی تر لەم بابەتەوە هەیە کە ئەوانە باوەڕیان بە وجودی خوای پەروەردگار بەو شێوەی هەبوو کەوا بوو ناشێ وا بزانین هەر کەسێ وتی باوەڕم بە وجودی خوای گەورە هەیە کە کردگارە بڵێن وەڵام مسلمانی چاک چونکە وەکو پێشوایانی ئەهلی سونەت و جەماعەت فەرموویانە باوەڕ گفتار و کردار گفتاری دڵ و زمان هەروەها کرداری دڵ و بەدەنە. گفتاری دڵ باوەڕێنانە کە یەکەمین هەنگاوی بەڕاست زانینی پەیامەکەی خوایە. کرداری دڵ خواویستی و ڕازگۆیی و ترس و خۆشەویستی و پشت پێبەستن و ئەوانەیە کە خالیس و مخلص پێویستە بە خوای پەروەردگار ئەنجام بدرێت. گفتاری زمان معلومە شایەتمانەکەی کە بڕیاردانە ئاعترافکردنە ڕاگەیاندنی قبوڵکردنی ئیسلامەکەی. کرداری بەدەن هەمووی معلومە هەموو ئەحکامەکانی شەرعە کە هەموویان ئەگرێتەوە کە بە مسلمان پێوەی پابند